الحمد لله رب العالمين، وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم إمام المتقين وقائد المجاهدين والسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، خوشکان برایان، السلام عليكم ورحمة الله. ئەم ئاڵقەیەمان ئاڵقەی چوارەمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان. دیارە ئەم ئاڵقەی چوارەمەش جارێ هەر خەریکی ڕوونکردنەوەی تەوەری یەکەمین کە بریتە لە ڕاست و دروست تێگەیشتن لە ئیسلام. لەم ئاڵقەیەدا لەژێر ناونیشانی بەبێ تێگەیشتن لە قورئان نازانین ئیسلام چییە و بەبێ ڕێبازی پێغەمبەریش صلی الله عليه و آله وسلم نازانین قورئان جێبەجێ بکەین. لەژێر ئەو ناونیشانەدا ئەم ئاڵقەیەتان پێشکەش دەکەم. ئێمە لە ئاڵقەی پێشوودا باسمان کرد کە ئیسلام لە قورئان و سونەتدا بەرجەستەیە و غەیری قورئان و غەیری سنەت و ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوی دیکە هەمووی هی هەر کەسێک بێ، هی هاوڵان بێ، خوا لێیان ڕازی بێ کە باشترین مرۆڤ بوون لە دوای پێغەمبەران بەگشتی لەسەر زەوی، وێڕای شوێنکەوتوانی دیکەی پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام، هی جیلی دوای هاوڵان بێ کە تابعینن شوێنکەوتوانن، هی جیلی دوای ئەوان بێ کە تابعی تابعینن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێ خەیر ئومەتی قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم، باشترینی ئومەتم بەگشتی ئەو سەدەیەن کە منیان لە نێودام واتە جیلی هاوڵان، ئەنجا ئەوانی دوای وان واتە شوێنکەوتوان، ئەمجا ئەوانی دوای وان واتە شوێنکەوتوانی شوێنکەوتوان. جگە لە قورئان و سونەت چ قسەی هاوڵان، چ قسەی شوێنکەوتوان، چ شوێنکەوتوانی شوێنکەوتوان، چی هی هەر زانایەک و هەر پێشەوایەک بە تێگەیشتن لەبارەی قورئان و سونەتەوە دادەنرێ، بە تێگەیشتن لەبارەی دینەوە دادەنرێ، بە ئەزمموی ئەو دادەنرێ لەبارەی دینداری، لە بواری دینداریدا، نەک بە خودی دین. من پێشتریش ئاماژەم پێدا نامیلکەیەکم نووسیوە بە ناونیشانی قورئان و سونەت وەک ڕوح و جەستە تێکەڵکێشن. لەو نامیلکەیەدا باسم کردووە کە پەیوەندی نێوان قورئان و سونەت چۆنە و قورئان چۆنە و سونەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام چۆنە. چونکە وەکو لێوەدا باسم کردووە، لێرەش دووبارەی دەکەمەوە، لە تێگەیشتن لەبارەی قورئان و سونەتەوە چۆنێتی پەیوەندیان پێکەوە هەڵە و کەم و کوڕی زۆر هەیە. هەندێک کەس پێیان وایە قورئان و سونەت وەکو دوو تای تەرازوو بەرامبەر یەکن، بەڵکو هەیە نەزانیەکەی زیاترە، خەستر بۆتەوە، پێی وایە سونەت قورستریشە لە قورئان، کە ئەوە بێئەدەبیەکی گەورەیە بەرامبەر بە قورئان و بەرامبەر بە خوا سوبحانە وتەعالە و بەرامبەر بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هەرگیشتی وای نەفەرمووە، بەڵکو پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. لە صحیح بوخاری مسلمدا هاتووە، وەکو من لە کتێبی پێناسە و پێویستی و گرنگی ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی السەڵات وەسەلام باسم کردووە، لە صحیح بوخاری مسلمدا هاتووە و لە سونەندا هاتووە کە قەدەغەی کردووە هاوڵانی فەرمایشتەکانی بنووسنەوە. فەرموویەتی لا تەکتبوا عنی ومن كتب عني شيئا فليمحه، قسەکانی من فەرمایشتەکانی من مەنووسنەوە، هەر کەسێ شتێکی نووسێت و با بیسڕێتەوە. و چوار خەلیفە ڕاشیدەکان ئەو بەکر و عومەر و عوثمان و عەلی خوا لێیان ڕازی بێ ئامادە نەبوون فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای کۆچی دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بنووسنەوە. بەڕەسمی بە فەرمی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا، واتە لە ساڵی سەدەمینی کۆچیدا، 101مینی کۆچیدا فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەقەکانی سونەت نووسرانەوە. هەڵبەتە ناڵێ پێشتر هیچ نەنووسراوەتەوە و لە سەردەمی پێغەمبەریشدا عەلەیهی السەڵات وەسەلام نووسینەوە هەبووە، بەڵام بە فەرمی نەبووە. و ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ هەندێک لە فەرمایشتەکانی دەقەکانی سونەتی نووسینەوە. دوایی پێش کۆچی دوایی بە دایکمان عایشەی گوتە بۆم بێنە سوتاندوونی،
عومەریش خوا لێ ڕازی بێ ئیستیخارەی کردووە دوای مانجێک ئەم جاگوتێتی خەڵکینە بۆم دەرکەوت کە دەقەکانی سونەت نەنووسینەوە با هیچ شتێک تەکەڵی قورئان نەبێ کەواتە دەبێ قورئان وەکو قورئان تەماشا بکرێ فەرمایشتی خوایە فەرمایشتی خوا لە قەدەر خوایە سوبحانەهو وەتەعالە هیچ شتێک وەکو فەرمایشتی خوای پەروەردگار نییە هەر بۆیە ئەگەر کەسێک پیتێک وشەیەک لە قورئان بگۆڕێ دیارە بەڵام ئەو هەموو قسانە بەدەمی پێغەمبەر و هەڵبەستراون صلی الله عليه وسلم جا هەڵبەتە کە بۆ وێنە بوخاری دەڵێ لە 600,000 حەدیث ئەم 4,000 حەدیثەی لە کتێبەکەی خۆی داهێناونی ئەوانە هەڵبژاردون ئەوی دەکەی هەموو ڕەت کردوونەوە ئەمە نابێ وامان لێ بکاوەکو هەندێک خەڵکی بە نەزانی وا لێ کردووە کە لە دەقەکانی سونەت بکەوینە گومانەوە بکەوینە دوودڵیەوە بۆ چونکە زانایانی ئیسلام ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ خوا پاداشتیان داتەوە خۆڵیان لێ هەڵماڵی و فەرمایشتەکانی پێغەمبەریان صلی الله عليه وسلم پۆلێن کردن ئەوەی ڕاستە لە ڕووی سەنەدەوە ڕاستە جیان کردنەوە کە هەردوو کتێبی سەحیح بوخاری و سەحیح موسلیم زانایان دەڵێن ڕاستترین کتێبن لەبارەی فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەقی سونەتن لەگەڵ قورئان ناچنە تەرازوەوە هەروەها دوایی هەر کام لە تیرمودی و نەسائی و ئیبن ماجە و ئەبوو داودیش و دوایی ئەدارمیش و ئیبن خوزەیمە و ئیبن حیبان و زانانی دیکە و زانانی دیکە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموویان بێ ئەوانە هەمووی هەڵسان دەقەکانی سونەتیان کۆکردنەوە و پۆلێنیان کردن ئەوانە صحیحن واتە لە ڕووی سەنەدەوە ڕاستن ئەوانە پێیان دەگوترێ فەرمودەی باش حەسەن ئەوانی دیکە پێیان دەگوترێ بێهێز ضعیف و ژمارەیەکی زۆریشیان ڕەتکردنەوە پێیان دەگوترێ هەڵبەستراو ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمودەناسی ناوداری ئەم ڕۆژگارەی ئێمە کە خوا لێی خۆش بێ وفاتی کردووە سلسلة الأحاديث الصحيحة هي دوري دبرقة من هما سلسلة الأحاديث الضعيفة والموضوعية هي دوري بيس برقة دو هندي أبي ديك هموي رد كردونوا وهمو زانان هروابون لروي سندوا ولروي نيوروك تشونيتيوا سنة لقى القرآن ده ناس يتترازوا ولروي لروي سندوا كوكو قلتم چندان شد بدمي پیغمبر هەڵبەسراوە صلى الله عليه وسلم ولا روي نيوروكي شوا فرمایشتی خوا و لە قەدەر خوایە هی پێغەمبەریش عليه الصلاة والسلام لە قەدەر پێغەمبەری خوایە بەڵێ پێغەمبەری خوا سەروەری پێغەمبەرانە باشترین ئینسانە چاکترین بەندەی خوایە وەگومانی تێدانە کە پێغەمبەر عليه الصلاة والسلام هەرگیز شتێکی نەفەرمووە لەگەڵ قورئاندا دەست بوەستێ و ناکۆک بێ و کتێک بگیرێ بەڵام هەرچۆن بێ فەرمایشتی بەشەر فەرمایشتی بەشەرە با پێغەمبەریش بێ عليه الصلاة والسلام با تەماشای ئەم ئاەتە مبارەکە بکەین یاخو ئەم دوو ئاەتە ئاەتی 15 و 16 لە سوورەتی ئەلمائیدە کە خوا دەفەرمێ قد جاءكم من الله نور وكتاب مبين يهدي به الله من اتبع رضوانه سبل السلام ويخرجهم من الظلمات إلى النور بإذنه ويهديهم إلى صراط مستقيم دیار ئەم ئاەتە لە سیاقێک لە ڕەوتێک داهاتووە کە خوا خاوەن کتێبەکان دەدوێنێ جوولەکە و نەسڕانیەکان بە پلەی یەکەم و هەر کەسێک کەس خۆی بە خاوەن کتێب زانێ و بەڵگەیەکی سەلمێنەری هەبێ کە کتێبێکی ئاسمانی هەیە دەفەرمێ لە خواوە سبحانه وتعالى ڕۆشنایی و کتێبێکی ڕوونکەرەوەتان بۆ هاتووە یان کتێبێکی ڕوونتان بۆ هاتووە خوا بەهۆی ئەو ڕۆشنایی و کتێبەوە هەر کەسێ شوێن ڕەزامەندی بکەوێ بەرەو ڕێیەکانی ئاشتی ڕێنمایی دەکا و لە تاریکایان دەربازیان دەکا بەرەو ڕووناکی بە مۆڵەتی خۆی و بەرەو ڕاستە شەقام ڕاستە ڕێیان دەکا ئەم قورئانە خوا ناوی لە ناوە نور و ناوی لە ناوە کتێبێکی ڕوونکەرەوە و ڕوون بەڵکو ناوی لە ناو ڕوح وەکو دەفەرمێ وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا قرآن هم روحا هم نورا وخواه سبحانه وتعالى بسندان وصف بيناسي كردوا وإنه لكتاب كريم بخشندية بريزة
هەروەها قورآن عەظیمە مەزنە و قورآن فەرمایشتی خوایە حتى يسمع كلام الله فەرمایشتی خوا سبحانه وتعالى. ئەنجا ئەدی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕێبازی پێغەمبەری خوا لە کوێی قورئاندایە وەکو پێشتری باسم کرد ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خزمەت قورئاندایە و بریتێ لەوەی کە ئەوەی خوا لە قورئاندا فەرموویەتی بە کورتی فەرموویەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە پێویستی زانێ بێ بۆ ڕوونکردوینەوە ئەگەر نا قورئان بەگشتی ڕوونە بۆیە ئەو هەموو ئاەتانەی قورئان پێغەمبەری خاتەم صلى الله عليه وسلم قسەی لە باریانە نەکردووە ڕوونن معناکەیان ڕوونە بۆ کەسێک کە شارەزای زمانی عەرەبی بێ. ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە قورئاندا چی بۆ ڕوون کردوینەوە لایەنە کردەیەکەی بۆ ڕوون کردوینەوە ئەوە کە خوا لە سوورەتی النحل لە ئاەتی ژمارە 43 دا دەفەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. ئێمە ذیکرمان بۆ لای تۆدا بەزاندووە ذیکریشێکە لە پێنجناوەکەی قورئان. قورئان پێنج ناوی هەن کتاب و قورئان و فرقان و ذیکر و کەلام الله. خوا دەفەرمی ذیکرمان بۆ لای تۆدا بەزاندووە تاکو ئەوەی بۆ خەڵک دابەزێنراوە بۆیان ڕوون بکەیەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی بۆ ڕوون کردوینەوە لایەنە کردەیەکەی بۆ ڕوون کردوینەوە چۆن نوێژ بکەین بۆ ڕوون کردوینەوە چۆن ڕۆژە بگرین چۆن زەکات بدەین چۆن حەج و عومرە بکەین بۆی ڕوون کردوینەوە چۆن یادی خوا بکەین هەروەها هەموو شتەکان هەڵس و کەوتەکانی دیکە چۆن نان بخۆین بەدەستی ڕاست بخۆی لە پێش خۆتۆ بخۆی بسمیلایی بکەی چۆن پۆشاک بپۆشی چۆن بەڕێدا بڕۆی چۆن جەنگ و جیهاد بکەی هەر ئاەتە لە چ قۆلاغێکدا بەکاردێ هەروەها ئەو شتانەی کە پەیوەندیان بەلایەنی کردەیەوە هەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە ڕوون کردوونەوە و گومانی تێدانی ئەو ئەرکەی کە خوا بە پێغەمبەرەکەی خۆی سپاردووە جێبەجێ کردووە. ئەگەر قورئان هەمووی پێویستی بە ڕوونکردنەوە بوایە هەمووی بۆ ڕوون دەکردینەوە بەڵام قورئان بۆ خۆی ڕوونەوەکو لە چەندان شوێندا خوای پەروەردگار باز دەکات. لە سەرەتای سوورەتی حیجردا ئەلیف لام ڕا تیلکە ئایات الکتابی وقورئانی مبین. لە سەرەتای سوورەتی نەملدا تاسین تیلکە ئایات القورئانی وکتاب مبین. کەواتە ئەم قورئانە چ بە خوێندراوەیی قورئان واتە خوێندراوە ڕوونە چ بە نووسراوەیی کتاب واتە نووسراوە هەر ڕوونە و ڕوونکەرەوەشە. بۆیە پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕوونی نەکردوێتەوە جگە لە چەند ئاەتێک کە هاوڵان لیان گرفتیان بۆ دروست بوو بێ کە زۆر جار بە نمونە هێنراوەتەوە ئەو ئاەتەی سوورەتی الأنعام کە دەفەرمێ الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون. ئەوانە ئیمانیان هێناوە و ئیمانەکەشیان تێکەڵ بە زوڵم نەکردووە ئەوانە دڵنیاییان بۆ هەیە و ئەوانە ڕێی ڕاست گرتوانن. هاوڵان چوونە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گوتان ئەیونا لەم یەظلم کێ لە ئێمە زوڵمی نەکردووە خراپەیەکی نەکردووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی ئەوە واتاکەی ئەوە نییە بەڵکو واتاکەی ئەوەیە کە ئەها لەخوا لەسەر زمانی عەبد ساڵحەکە کە لوقمانە دەفەرمێ یا بونەیە لا تشریک بالله ئین الشرک لظلم عظیم. ئەی ڕۆڵە گیان هاوبەش بۆ خوا دامەنی هاوبەش بە خوا دانان ستەمێکی گەورەیە مەبەست لە ظڵم شیرکە. کەواتە ئەوانەی کە ئیمانیان هێنا و ئیمانەکان تێکەڵ بە شیرک نەکردو ئەوانە دڵنیاییان هەیە نەک ئەوەی کە هیچ گوناحێکیان نەکرد بێ. پێغەمبەر صلی الله علیه و گشتێکی ئەوای بۆ ڕوونکردنەوە. ئەمجا خوای پەروەردگار دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. سوورەی ئالی عیمران بڵێ ئەگەر خواتان خۆش دەوێت شوێنم کەون خوا خۆشی دەوێن. ئێمە بەهۆی شوێن کەوتنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەم ئیسپاتی دەکەین کە خوامان خۆش دەوێت هەم ئەوەشمان ئەو بەرهەمەشمان دێتە دەست کە خۆشی دەوێین. هەروەها خوا سبحانه وتعالى بۆ ئەوە کە ئێمە هەرچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمان دەدا لێ وەربگرین لە سوورەتی حەشردا دەفەرمێ وما ئەتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا. هەرچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێتان دەدا لێ وەربگرن و هەرچی ئەو لێتان قەدەغە خۆتان لێ دوور بگرن. کەواتە هەر ئەم دوو ئاەتە بەسن بۆ ئەوە کە هەموو موسڵمانان پابەندکە بە شوێن کەوتنی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. و بۆیە هەموو ئەوانەی کە لافی ئەوە لێ دەدەن کە قورئان ئێمە بێنیاز دەکات لە شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێی نەگەیشتون لە ڕاستیدا قورئان ئێمە مولزەم دەکات
کە شوێن پێغەمبەر بکەوین صلی الله عليه وسلم لە چەندان ئاەتدا کە من ئەمانە دوو نمونە بوون و پێغەمبەریش عليه الصلاة والسلام لە چەندان فەرمایشدا فەرمانی پێکردوین کە دەبێت شوێنی کەوین شوێن پێی هەڵبگرین و بەبێ شوێن هەڵگرتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناتوانین قورئان جێبەجێکەین و گومانی تێدانە کە بەبێ ڕێبازی پێغەمبەر عليه الصلاة والسلام ئێمە ناتوانین قورئان جێبەجێ بکەین وەکو لە سەرەتای ئەم ئاڵلقەیەوە گوتمان خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیقماندا هەمومان باشتر لە قورئان تێبگەین قوڵتر لێ تێبگەین فراوانتر و زیاتر کاتی لەگەڵ سەرف بکەین و تەوفیقیشماندا هەرچی زیاتر شوێن پێی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم هەڵبگرین و چاوی لێ بکەین تاکو زیاتر بزانین قورئان چۆن جێبەجێ دەکرێت لە ڕوەکردەیەکەیەوە و لە ڕوەکانی دیکەشەوە گومانی تێدان ئینسان تا بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاشنا بێت تا زیاتر شوێنی کەوێ زیاتر لەگەڵ قورئاندا ئاوێتە دەبێ و تێکەڵ دەبێ لێرەجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین